بۆچی بافڵ تاڵەبانی لەسەر هێرشەکەی سەرنووسینگەی مەسرور بارزانی نەهاتە دەنگ؟ پەیامە بێدەنگەکە وێنە نوێیەکەی بافڵ تاڵەبانی و شاسوار عەبدولواحید چۆن ڕیسی ڕێککەوتنەکەی کردەوە بەخووری. بێدەنگی دوێنەی بافڵ تاڵەبانی لەسەر ئەو هێرشەی کرایە سەرنووسینگەی مەسرور بارزانی ئەم پرسیارەی وروژاندووە: ئایا ئەم بێدەنگیە ئەنجامی ساردی و ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان هەردوو لایەنەکەیە، یاخود پەیوەندی بەوەوە هەیە کە یەکێتی لە ڕێگەی بەیاننامەکەی قوبات تاڵەبانیەوە کە تێیدا سەرکۆنەی هێرشەکەی کردبوو پێی وابووە بەسە و پێویست ناکات لەسەر ئاستی باڵاتری حیزبیدا هەڵوێز دەرببڕێت. سەرڕای ئەوەی لە کۆتایی هەفتەی ڕابردوودا هەوڵێکی چڕ هەبوو بۆ نزیکبوونەوەی یەکێتی و پارتی بە مەبەستی پێکێنانی حکوومەتی نوێ، بەڵام تاکو ئێستا لە ڕووی کۆنکرێتیەوە هیچ ئاماژەیەک نییە کە ئەم دوو لایەنە لە یەکتر نزیک بووبنەوە جگە لە ڕاگررتنی شەڕی میدیایی دژ بە یەکتر. هاوکە دوای ئەوەی دەنگۆی کۆبوونەوەی پشتیوان سادق وەک نوێنەری تایبەتی مەسعود بارزانی لەگەڵ بافڵ تاڵەبانی بڵاو کرایەوە کە وەک ئاماژەیەک بۆ پێشوەچوونی هەنگاوەکان بەرەو ڕێککەوتن و پێکێنانی حکوومەت سیر دەکرا. بڵاوبوونەوەی وێنەیەکی بافڵ تاڵەبانی لەگەڵ شاسوار عەبدولواحید هاوکێشەکەی گۆڕی. ئەم وێنەیە ئاماژەیە بۆ ئەوەی یەکێتی هێشتا سوورە لەسەر ئەو هاوپەیمانیە و دەیەوێ پێکەوە بچنە ناو پرۆسەی پێکێنانی حکوومەتەوە. ئامانجێک کە تاوەکو ئێستا بۆ پارتی هێڵی سوورە و ئامادەنیە دان بەو هاوپەیمانیەدا بنێت. بەو پێش ئاماژەکان بۆ ئەوە دەچن هەوڵەکەی ئەمجارەشیان سەرکەوتوو نابێت و بارودۆخەکە بە هەڵپەسێردراوی بمێنێتەوە.